خلک کردستاننا بله اونا سالا اصل ژنو دجیم ام همی اجواکی وان همی کردا از هاتیم بالبشتیش رفراندوم بکم و من هیویا ان شاء الله دچه بیجی علای ما کردستان جیل برا بهت هلاویستن ان شاء الله مل برا ان شاء الله ام همی دنگ خوب بدین بو پیروزی شده کم 25 سپتامبر از دلوینم خلق دور آمیدیم از الجنفت جین امتاتی نویری بو بستوانیا رفراندومه 25 نخوده حسکت ان شاء الله آلای کردستانی جلگل وان همی آلای دیتا بلند کرن ئێمە هەمومان لێرە کۆبوونەتەوانی خۆشحاڵین کە هاتوین بۆ پشتگیریکردن لە بەڵای بۆ ریفراندۆم لەسەر شاخی گۆیژە فریم ئەنجام بدەین. ئەوە دەرچوو ئەمڕۆ ئێمە لێرە ئامادەین هەستاوین بە سازدانی ئەم کەرنەڤاڵە بە ئامانجی بە پشتیوانی لە ڕیفراندۆم بە ئاڵای کوردستان و لەسەر چیای گۆیژەوە بەسەر سلێمانیدا فرین ئەنجام بدەن بە مەبەستی گەیاندنی پەیامی بەڵێ بۆ سربەخۆیی و پشتیوانی لە ڕیفراندۆم. باشە باشە بۆتان حاضر بۆ تەسویرە ئەمە زمانۆ ڕێگە Ich bin ein kurdisches Mädchen. Ich habe einen Wunsch. Ich wünsche mir, dass alle Kurden gemeinsam zusammenhalten. Ich appelliere an alle Kurden, dass sie zu der Referendum gehen und ein Ja sagen für ein unabhängiges Kurdistan. Unabhängigkeit mit allen Mitteln بۆ هەر کوردێکی ئاواتێکە کە بەشدار بێت لە فستیواڵێک بۆ جۆرە ئێمە پێمان باشە پشتیوانی خۆمان دەربڕین بۆ خەڵکی باشووری کوردستان و دەنگی خۆمان بگەینین بە وڵاتانی دەرەوە بە تایبەتی وڵاتی نەمسا کە ئێمە لێرە دەژین کە بەڵێ کوردانی هەر چوار پارچە پشتیوانی ئەم ڕفراندۆمەوە ئەم سەربەخۆییان.